بینەرانی خۆشەویست و ئازیزی کەناڵی ئاسمانی پەیام سڵاوتان لێبێت. خۆشحاڵین جارێکتر لە چاوپێکەوتنیەکتر لە دیدارێشتری تایبەت پێتان گەیشتینەوە. دیداری ئەم جارەمان لەگەڵ کەسایەتێکی کووردە کە لە نێو تۆپی عێراقا، ئەویش دکتۆر ئەحمەد کۆچەرە. کاکتۆر بەخێراتنت دەکەین. دکتۆر ئەحمەد کۆچەر لە دەستەی ئاساییکردنەوە یاخود دەتوانین بڵێن دەستەی کاتی یەکێت تۆپی عێراقا، دوای ئەوەی کەوە یەکێتیەکە لە پێشتر هەڵوەشایەوە، ئەو دەستەیە دەستنیشان کران بۆ ئەوەی تۆپی عێراق لە ماوەیەکی کاتی بەڕێوە بن کە لەو ماوە کاتیش بە شایەدی زۆربەی وەرشوانانی عێراق، شەقامی وەرشی عێراق ماوەیەکی سەرکەوتوو بووە تۆپی عێراق لە مەرزە سەرکەوتنی بەرچاوی بەخۆوە بینیوە. لە پرسیارەوە دەست پێ دەکەم دکتۆر چۆن ئەو ئەرکەتان وەرگرت، دەتوانین بڵێن چۆن هاتنە ئەو بوارە؟ سپاس بۆ دەرفەتە. سەبارەت بە چۆنیەتی هەڵبژاردنمان ئەوە بوو کە پێشوەخت مانگی 2020 بوو کە گوتیان پالۆراومان دێ، ئەو بوو لە 14 کەسی عێراق، یەک لەوانە من بووم. بەرپرسانی وەرزشی کوردستان هەرەمیان تەرشیح کرد بوو، ئەوی چەند مواصفاتێکی هەبوو. ئەو بوو چاوپێکەوتمان لە قەتەر بوو، لە قەتەریش کە چوون چاوپێکەوتمان کرد، ئەو بوو پاش مانگی 4 بوو 2020 ئێمەیان هەڵبژارد کە پاشەوەی ئینتەرویو کران، یعنی مقابلە کراین. ئەو کاتە دەستمان پێکرد یەکەم کۆبنەوەشمان ئەو بوو 6/4 بوو. لە یەکەم کۆبنەوە ئەرکەکانمان بخۆی 3 خاڵیان پێگوت بووین ئیشەکان، بەڵام پاشەوەی کە دەستمان پێکرد ئیشمان قۆرستر بوو زۆریش. بەڵام ئەفۆن کە پێشەوەی دەست پێ بکەن، یەک لە مەرجە قورسەکانەوە بوو ئەو کەسێکەوە بێتە ناو ئەو دەستێ نابێ خۆی بۆ هەڵبژاردننی داهاتوو لە یەکێت تۆپی عێراق کاندید بکاتن، کەەوەش ینی دەتوانین بڵێن ئەرکێکی وەکو بڵێ خۆبەخشی پێویست بوو، لەبەرەوەی لە ماوەیەک تۆپی عێراق ڕابگری و دواتریش نییە ناو ئەو بابەتە. ئەکید، بەڵام شەکی قڕز نییەوە نەخێر، ئەمەوە نییە ئەم خۆمان هەڵبژێرین. باکسەوە ئمە کاتی بوو، ئێمە 6 مانگ دوای بووە 9 مانگ بۆ مای ئیزافەکرا، ئێستاش هەتاکو 30 یانیان بۆمان دانراوە. بەڵام ئیشەکانمان زۆر بە ڕێکپێکی دەچیتم بە خۆ دەزانێ ئەڕدی واقع لە عێراق بەو مەشاکلەی خۆی بۆ ئەوی خۆی، بەڵام توانیمان شتێکی باش بکەین و سەرکەوتوو بین بەڕاستی، ینی بە لیژانەکان لیژنەکانی ئەوەی لەگەڵ پێمان ئەوانی کە لەگەڵ ئێمەشین بە سەرۆکی دەستەکەیە و ئەندامەکانە هەمووی پسپۆر من لەو بوارە و بەڕاستی یەک تیم ئیشمان کرد و الحەمدوللا موفق بووین لەو شتە. بەڵێ کاکتۆر وەکو باس کرد سەرەتای 2020 سەرەتای هاتنی کۆڕۆناش بوو، لەگەڵ دەستنیشانکردنیەوەش کۆڕۆنا توانین بڵێن پەرەیسەن تا چەند ئەمە ئاستەنجی بۆ ئێوە دروست کرد؟ بەخوا ئاستەنگ نەبوو، بیدایەت ئیشی ئیداریمان زیاتر هەبوو، خۆ دەزانی خولەکە ڕاوەستا بوو، استحقاقاتی منتەخەبات وان هەموو ڕاوەستا بوو، زۆربەی یاریزان هەموو لە ماڵەوە بوون، اتحادیش ئیشکاری نەبوو، هەر بە زووم بوو بە ئۆنلاین ئەمە اجتماعاتمان دەکرد کە چ تعلیماتمان بۆ دەهات لە اتحادی دووەلی، خۆ دەزانی مەکو ڕاوێژکار لە فیفا دەستنیشانکرێنە ئێمە، یعنی عەقدەکەمان وایە و دەستەی کاتیش بەڕێوە دەبێنی عێراق. ئەو بوو بە ئۆنلاین وانە زۆر شتمان بەڕێوە بر بەڕاستی، ئیشمان کرد لەسەر منهاجەکانیان، لەسەر پەیڕە و پرۆگرامی ناوخۆ، زۆر شتمان کرد یعنی بەڕاستی. ئەو تاو کاتی مانگینەوە بوو کە یەکەم کۆبنەوەمان کرد بە علەنی بۆ خۆت دەزانێ و کاتە ئەو ترس و درەڕاوکەی لەسەر نەک لە عێراق لە جیهان هەمووی لەسەر لەبەر ئەوی کۆڤید-19، بەڵام الحەمدوللا ئەتوانمان شتێک بکەینەوە ئێستا دەستمان پێ کردیە و ئێستا لە خولی عێراق ماشەڵڵەوە لە 32 مینە ینی خولەکەی لە خولی عێراق. ڕاستە دکتۆر، بابەتەکان زۆرن. سەرەتا لە گرنگترینیان دەست پێ دەکەم ئەویش هەڵبژاردی عێراقە، بەهۆی ئەوەی کەوا ئەوەی هەموو شەقامی وەرشی عێراق یاخود دەتوانین بڵێن هەموو عێراق کۆ دەکاتەوە، ئەویش هەڵبژاردەی نیشتیمانیە، هەتا بە هەموو پارچەکانیەوە کە لەوانەیە لەلایەنی سیاسی، لەلایەنی تایفی، لەلایەنی زۆر بابەتەوە عێراق پارچە پارچەوی، بەڵام کە دێتە سەر باسی هەڵبژاردەی عێراق دەکرێتن هەمووی بە هەڵبژاردەی نیشتیمانی ناوی دەباتن. هەڵبژاردەی عێراق دەتوانین بڵێن هەنگاوی گەورەی لە پێشت، یعنی دەتوانین بڵێن ئەو ماوەیەکی قورس دەبێت بۆ ئەوەی کەوا جارێشتر کە عێراق یەک جار گەیشتۆتە جامی جیهانی، جارێشتر عێراق ببینەوە لە جامی جیهانی. دەتوانین بڵێن هەڵبژاردەی عێراق گەیشتۆتە چ ئاستێک وەروە چی پێویستە بۆی بکرێتن؟ بەڵێ کاک حوسێن، سەبارەت بە هەڵبژاردەی عێراق خۆ دەزانی زۆر یعنی ئێمە کە ئەو لێژنەیە لەدایک بوو، بەڕاستی ئێمەە پارە هەبوو لە
یەکی تۆپی عێراق نەپارە هەبوو لە حکوومەت بۆت بێ نهیت یەکەوشت کە کرمان ئەو ئیشمان کە لەسەر ئەوە کە ئێمە سپۆنسەری بینین سپۆنسەری نەک هەر ئەوکو ئەم بینم و لەسەر تیشێر نە بە مستەوای گەورە بەڕاستی لەگەڵ چەند کۆمپانیایەکی زەبەلاحی عالەمی ئەو بوو اختیارەکە لەسەر ئۆمبرۆ بوو ئۆمبرۆ کە درێسەکەی ئێستاشی ئینشاڵڵا لە تەصفیاتی بەحرێن درێسن تازەکەی عێراق کە بە هیچ شێوەیەکی ناتانی کۆپیش بکرێتن شتێکی باشیان کرد ئەوە بوو لە زێن شەریکەی زێن وەرمانگرت ینی لەگەرمانە دائیمەنەوانیش و شەریکەی ئەضوا وەکو زانیتان ئەویش استحقاقاتی نادیەکان ئەوکانێ بەڵام مەسەلە چ لێرە کە ئەو شتەمان کرد لەبەرەوەی پارە نەبووە حکومەتیش دعمت ناکە بەڕاستی پێ لێژنەی ئۆلیمپیش بە خۆتان زان لە چ وەزعک بوو ئەو بوو وتمان با خۆمان خۆ بژێنین بۆ ئەوی ئەمە هەڵبژاردەی عێراق پێش هەموو شتێکی تۆ پێ هەڵبژاردەی عێراق کە استحقاقێکی هەبوو چەند گەمەی و دیشمان کرد ئەوە بوو تەجیل کرد مانگی سێ بوو خۆی ئەو یاریکە تەسفیەکان دەست پێ بکاتن ئەو بوو تەجیل کرد بۆ مانگی 6 و دیارە یەش تۆپی ئاسیەش بڵێن کردی مەجموعات ئەو بۆ اختیاری مەجموعی بەحرێنمان کرد ئەمەش موافق بوون لەسەرەوە ئەو بۆ ئێران دیارە ناڕازی بوو لەسەر شتە بەڵام بۆ ئێمە باشتر بچکەمە ئێمە یاریمان نەماوە لەگەر بەحرێن بەخۆزان لە تەسفیاتیش ئێمە بە 11 خاڵ لە پێش هەموو ئەو وڵاتەکانی ترین هەڵبژاردەکانی کافوان ئەوە بوو ئێمە موافق بوون لە بەحرێنیش ئێستاوە ئینشاءڵڵا ئێستا ئەمە بەرەو کەمپێکین لۆ باسی و کەمپەش دەکەین بەڵام دکتۆر بە باسی کەمپی پێشتر کرد کەمپێکی مەشقتان لە وڵاتی ئۆزبەکستان ئەنجامدەوە تۆش سەرۆکیشان دەکە بووی چیت هەبوو لەسەرە و کەمپە مەشقە دەتوانین بڵێن زۆربەی ئەوەی کە باسی کرد کەمپێکی سەرکەوتوو بەهۆی ئەوەی کەەوە دەتوانین بڵێن گۆڕانکاری لە کەش و هەوای لە کەشێکی گەرم بۆ کەشێشتی جیاواز واروە ئەنجامدان جارێشتر کۆبوونەوەی یاریزانەکان و چەند یاریزانێکی نوێ لە پێکاتەکە بیندرا دەرفەتی پێدرا لایەن ڕاهێنەرەوە بردنەوە لە ئۆزبەکستان کە پێشتر لە ئیمارات یاریشترتان بەرامبەر ئەوبژاردی ئەنجامدا بۆ یەکەم جار بوو عێراق دوای ماوەیەکی زۆر لە ئۆزبەکستان باتۆ جارێشتر ناو خاچی ئۆزبەکستان سەرکەوتن بەسەر ئۆزبەکستان چیت هەبوو لەسەر ئەوە ینی ئەو ئومورانەی کە ڕۆژانە دەتبینی چی بوو؟ بەڵێ ئێمە مانگی سێ بوو کە چوینەوێ ئەوە بوو اختیاری ئەوی تا ئۆزبەکستان ئەوە نەبوو یانە بڵێن بەڵام شوێنی تر نەبوو ئۆزبەکستان ئەوە بەپێ ئەوی کەش و هەوایەکەی وەکو ئەو جێنی ئەمە کە بەڵام مەبەستەکە لەوە نەبوو ئێمە لەگە کاتانیچکە دانیشتین کاتانیش گوتی ئەمە پێویستیم بە کۆکردنەوەی ئەو یاریزانەیە و ئەو کاتەش بەخۆ زای فیفە دەی بوو فیفە دەی شتێکی باشە تو سکۆری خۆتە تو زیاد دەگەیستە ئەوەی گەیشتە 68 ئەو 68 ئێستا لە ئەوی عالم ئەوە بوو اختیارەکەمان دەکەشواوەکە سارد بوو ڕاستی بەڵام مەبەستەکە ئەوە نەبوو وەکو بەحرێنی زۆر نەقدمان کرا گوت کودەی بچنە ئەوێ و نازانم بەڵام ئەمە هەدەفەکەمان ئەوە نەبوو کۆکردنەوەی ئەو یاریزانانە و چەند فکرێکی تەکنیکی و تەکتیکی مدرب هەبوو لیاقە زیاتر احتیمام پێدرا ڕوبەڕووبوونەوەی ئۆزبەکستان یەک لە هەڵبژاردە بێزەکەی خۆتان زانە ئۆزبەکستان یەک لە بەهێزترین نزیک شە دەتوانین بەنار لەگەیشتن لە بە ئەوەی ئەو بوو کە یاری کەشمان کرد ئەنجامدە لە ئۆزبەکستان بۆ بە خۆشحاڵیەوە کە بردمانەوەش خۆ دەزانی ئێمە پێشتر لە ئیمارات لە ئۆزبەکستانمان بردیتەوە 20 ساڵ دەبی ئێمە یان لە ئۆزبەکستان نەبردایەوە بەڵام ئەو خۆشەکەی ئەو بوو ناو ئۆزبەکستان تو لێ بێەوە تقریبان 15-16 هزار کەسی شات بوو ئەو ڕۆژی کردیانەوە مەلعبەکەیان پێمان سەیریش بوو گوتی بەڵام ئەمە دەتوانین ئەو شتێ بکەین وتمان بەنسبەت ئەمە مشکلەمان نییە ئەو بوو دیار بوو یاریزانەکان زیاتر حەماسیان کرد بە خۆشحاڵیەوەش ئەو کاتە شێرکۆ گۆڵەکەی کرد بەڕاستی دڵخۆشی جیاوازەوە طبعا ئەوە تو تەمسیلی عێراق دەکەیت چۆرەبی بەڵام هەستەکە خۆشە پێت خۆشیانی و هەمووی موفق و بەڕاستی یاریزانەکان یعنی ئەم کە تەکریمیشم کردن ئەو کاتە لەوێ یعنی ئەوی بە احتیاط بووە ئەوی ئیداری بوو هەر هەمووی پێکەوە یەک تیم بۆ ئیش خۆی کردیا هەڵبژاردە عێراق ئەو لیستەیە کە دەچێ و یاری بکەیان یارینەکەی بەڵامان یاریان کرد بەڕاستی ئاستێکی باشیان پیشاندا چەند خەلەلەکە بوو کاتانێکیش بە بزانەوەی ئوموری فەنی ئەم تەداخڵمان نەدەکرد بەڵام ئەو دیار بوو ضعفی دیفاعی منتخبی زانی ئۆزبەکستان عفوا
ئەو لەوەی لێ بردەوە بەڵام مافقی کردین بەڵام وەکو پرسیارەکەی تو کە ئەنجامەکان سەرکەوتوو بوو زۆر باشیش بوو معنەویێنی زۆر باش بوو یعنی وەکو نفسی ئەو بردنەوەش زۆر تەسیری هەبوو کەشوهەوایەکەش دەبووی وڵاتێکی سادەی و ینی نازم چ لە باسکەم ینی کەشوهەوایەکەی ئەوەی ڕاستە ساردەوە بەڵام بەڕاستی ینی یاریزانەکانی زۆر مرتاح بوون جەوێکی جیاوازی بوو جەوێکی جیاواز بوو بەڵێ ڕاستە دکتۆر چەند ڕۆژێکی کەم ماماوە بۆی هەڵبژاردەی عێراق بچێتە ناو کەم پێشتری مەشق و جارێشتر یاری دۆستانە ئەنجام داتن ئەم کەمپە مەشقە جیاواز لە کەمپە مەشقەکانی تری دەرەوە لە شاری بەسڕ ئەنجام دەدرێتن دەتوانین بڵێن ڕێکارەکانی چونە ناو ئەم کەمپە مەشقە چۆنە ئەگەر باسی ئەو بوو پێش طبعا تەسفیات دەست پێ بکاتن خۆی یەکەم یاریمان لەگە کۆمبۆدیەیە لە بەحرین هەفتی مانگە دەبی ئێمە هەژدەی مانگ سەفەرکەین ئەوە بوو پێش هەموو شتێک ئەمە دەبی خولی سیدوێمین لە دەوری عێراقی ڕاگرین لەبەرەوەی هەتا لەبەرژەوەندی منتەخەبەکەی زیاتر بەڵێ و دیارە مسابقات لژنەی پێشبڕکێکان ئەوکان ئەویش ینی موافق بوو لەسەر ئەو شتە چکە استحقاقی منتخب زۆر میتر خۆ دەزانین تەسفیات کاس العالمەوە مزدەوەجیشە ینی هەر نفسی کاتیشە تولو ئاسیەشە ئەوەیە اختیاری بەسڕامان ئەوەیە کە مەصاریف کەم بکەینەوە یەک دوو مەصاریفەتی بچێت دەوڵەتێکی تر ینی تو هەتیاریش ببینیەوە لەگە ئەو یاریانە ئەنجام بدەیت ئەوەیە کە تو پارێکی زۆر سەر دەکەی لە هەردوو لا و لە وڵاتێکی تریشی هەموو شتێک بە مەسرفە بەڵام لە بەسرە شاری خۆتە زیاتر ینی لە وڵاتەی خۆتە تو شارەکە کەشوهەوایەکی زۆر نێزیکە لە بەحرین خۆت دەزانین دائیمە مانگێک پێشوەختە تو دەبی خۆت حازەکەی لەگەکە ئەو کەشوهەوایێ بگونجێەوە مانگی شەشش وەکو خۆت دەزانی کەشوهەوای کەندا و بەڕاستی زعازە و داگەشتە یاریکان دەکەوتە شەو ئەوانە بەڵام ینی لێ ئامادەکردن ینی پلانێکی توکمەی داناوە کاتانیش ئەم شتە هەیە هەموو ئومورەکانمانەوە کردیە ئەوەیە دوو یاری دۆستانیشتیایە یەکیان لەگەر تاجیکستان و ئیتریان لەگەر نیپال ڕاستە دکتۆر دەتوانین بڵێن کاریگەریی باشی دەبێت بەوەی ئابلۆقەی وەرشی لەسەر عێراق ڕاکەوێتن پێش جامی کەنداوکەیش جارشتر باسی لێوە دەکەن کەوا دەستکەوتێکی گرنگ بوو بۆ عێراق بەدەستێنانی مافی میوانداری جامی کەنداوی 25 بۆ عێراق ئەوەش بێگومان بۆ هەڵگرتنی ئابلۆقەی وەرشی لەسەر عێراق بە شێوەیەکی باشتر هەرچەندە پێشتر چەند یاری دۆستانی تر یاخود پاڵەوانتی ڕۆژ ئاوایی ئاسیەکە لەوێ بەڕێوە چ ئەوانش گرنگێکی باش تایبەتی دەوێت دکتۆر گلەیی لەوە دەکرێتن یاری دۆستانەکان لە ئاستی ناوی عێراق نیە بەهۆیەوەی عێراق ئێستا لە خانەی یەکەمی کۆمەڵەکەیدایە و دەتوانین بڵێن دەرفەتێکی باشتری لە بژاردەکانی تر لە پێشترە بۆ ئەوی بگاتە قۆناغی کۆتایی پاڵاوتنی مۆندیال وەروە گەیشتن بە جامی ئاسیای 2026 بۆچی هەڵبژاردەی تاجیکستان و نیپال هەڵبژێردە ڕەنگە دەتوانین بڵێن تاجیکستان تا ڕادەیەک هەڵبژاردەیەکی باش بێ بەڵام نیپال ئەو هەڵبژاردەیە نەبێ ینی ئەگەر زۆر جار ئەو بەراوردە دەکرێتن لەگەڵ هەڵبژاردەکانی تری وەکو سعودیا و ئیمارات و ئەوانە کە یاری بەهێزتر ئەنجام دەدەن قەتەر کەوا دەتوانین بڵێن ڕاستەخۆ لە جامی جیهانیە بەڵام چوەتە پاڵاوتنی ئەوروپا کە خاڵەکانی بۆ ژمار ناکرێت بۆ ئەوەی ڕوبەڕووبوونەوەی بەهێزتر ببینێ لە جامی جیهانی بە ئاستێکی بەرزتر بە دیار بکەوێت سەبارەت بەو کەمپینە و یاریکردن خۆ دەزانی ئێستا بۆ نمونە ئەگەر لەگە بەرازیل یاری بکەی دەبی چەند پارێ بدەی ئەو فەریقە ڕاست ینی خۆ دەزانین بە مقابلە ینی بەرازیل دەڵێ من دێم بەس بەڵام ئەتوو دەبی 5 ملیۆن بدەیە ئێوە ئیمکانێتش نییە بەڕاستی پێ بڵێم ینی دامی حکومی هەیە بەس بەڵام خۆ دەزانی عێراق وەزعی کووە وەزعی عێراق بەعام ینی کە پارە نییە و نیە ئێمەش ئێستا ئەو سپۆنسەران بەقەدەر شقای خۆمان ئێمە ئەو پارەمان سەر کردێ تاجیکستان ئەو بوو گوتمان هاتنیەوە ئێوە لە عایدیمە ینی هەتووەک بازارەکە بەڵام زۆربەی زۆریشی بەڕاستی داوامان لە زۆران کرد ینی کە یاریان لەگە بکەین گوتیان ئەمە ناتوانین ئێمە جەدوەلی خۆمان دانایە ئەو بوو بەس لەگە تاجیکستان و لە پاشەوەی نیپالش ینی بە گرنگ ناڵم بە گرنگ نییە بەڵام ینی فەریقی باسی بەڵ پێمان خۆش بوو فەریقێکی ئاسیوی زیاتر یاری لەگە بکەین ئەوە بوو نیپالی شاتە ناو یەکەم یاریتان لە پاڵاوتنی پشوونە ڕەنگە ئەوە بۆ باشتر بێت کە دو یاری دۆستانە ئەنجام بدەن
باشتر بچنە نێو بەڵێ پاڵاوتنەکان. بەڵێ دکتۆر وەکو ڕێی شخصی خۆت لەسەر هەڵبژار دەکەم و ئەو یاریانەی کە ماوتانە یەکەم یاری بەرامبەر کەمبۆدیا ڕەنگە یاریش تا ڕادەیەک ئاسان بێتن، بەڵام دو یاریەکەی ترتان ڕەنگە کەمێک زەحمەتی پێ ببینن، هۆنگ کۆنگ پاشان ئێران. پێ دوایە هەڵبژاردەی عێراق ئەگەر بە یەکەم یاخود باشترین دۆم بگاتە قۆناغی داهاتوو؟ خۆزان تمۆمانەوەی بە یەکەم بەسەرکەوی وەکو زامی 11 خاڵشمان هەیە فەرقمان لەگەر ئیران و ئەوە تقریبا 3 خاڵە، ڕاست 2 خاڵ لەگەڵ بەحرین 5 خاڵش لەگەڵ ئێران، ینی فرسەتێکی زۆر باشە ڕاست بە هەمونەوە. بەڵام کاتەنیش ئەو فترەی هەمووی تێستی هەموو یاریزانەکانی کردێ بەڕاستی خۆشم متابعی دەکە لە بەغدایە دەچینە یاریەکان لاعیبەکان هێشتا هەر پێویستیش پێ ئەگەر دەڵێ نەکو یەکم نەدیت بیشتەکە و نەکردی، بەڵام هەر هەمووی تێست کردیات و ئەوانی کە لە مختلفەکان ئەوان لە دەرەوەن یاری دەکەن ئەوانیش تقریبا حازرن، هەوانە ئاسیان دیارە و حازریشن ئەوانی خۆشمان یانی هیچ قسووریان نییە، بەڵام چانسش دەوری خۆ دەبینی ئەوەیە کاتەنیژیان دەڵێ بە هەم نوعک دەبی خۆمان حازرکە ئێز ئەمەش ینی لەگەر بەڕێز عدنان دەجا پێشماوە چاوپێکەوتنمان لەگەڵ هەبووانی کۆبنۆک بوو من و ڕاهێنەر کاتەنیچ لەگەڵ کاپتن باسل گۆرگیس کە چوینە لای شتمان گوتی چ پێویستە بکرێ گوتمان تەحفیز موهیمە زۆر، ینی ئەوەیە تو هەدایە و پارە بدەیە بڵێن لاعبەکان یاریزانەکان و تەشجیعی باش بکەی پێویستی پێ بۆ شتانە ڕاست. ئەو کەمپێک کە درێوی دەکەن دەبی جێگە ئامان زۆر ئەو بیسە کاتەنیش دایمەن تاکی دەگە دەڵێ ئۆتێلەکەم دێ بە تەنیا بین خۆ دەزانی ئەوانی کە یاریزان دەڕۆن معامرات هەیە شت هەیە بڵە تێکەڵبوونەوە شتانە بەڵە زۆر تەسیری هەیە ئەو مۆزوعانە، بەڵام یاریەکەم کە دەڵێ تا ئاسری ینی لاوازە نەخێر ینی استیهانی بە هیچ مقابل ناکەین زۆر جار دانیشتم لەگە کاتەنیشە پێی دەڵێم ئەو فەریقە زۆر ینی ئاسانەوە دەڵێ نەخێر ئەتو لەوانە بترسێکە ئاسانە ئۆکەی من هەدەفم ئەوەیە ببمەوە، بەڵام بێ ئەتو استێزا بە فەریقی مقابل بکەی نا ئەوە شتێکی باش نییە ینی نوعما غڕورەکە لە غڕوریش خۆ زای تۆپی پێیە تۆپی بیدەبینی ئەو فەریقە زلە ئەو فەریقە گەورە ناوی گەورە هەیە لە یاریەکی دۆستانە مەثەڵەن یان لە بتوڵێک بی لە شتێک بی لەگە فەریقێکی زۆر ئاسان دەدۆڕێ. ڕاستە دکتۆر باشترین بەڵگەت لە بۆ قسەیەش پاڵاوتنەکە بە شێوازێکی وا ڕێکی خستراوە هیچ ستیپێک بێ ئومێد نابێتەوە ئەگەر هەرچەند شکستی شێ بەهۆی ئەوەیەوە باشترین یەکەمەکان و دەتوانین بڵین 4 باشترین دووەم ڕاستە خۆ دەگەنە پاڵاوتنەی قۆناغی داهاتووی پاڵاوتن و ڕاستە خۆش دەگەنە جامی ئاسیا و خراپترین دووەمەکان و سێمەکان و باشترین چوارەمەکانیش دەگەنە پاڵاوتنی داهاتووی جامی ئاسیا و بە هەمان شێوە ئەوانی تر ملحەقی پاڵاوتنی ئاسیا ینی هەمووی دەتوانین بڵێن ڕکابەری زۆر ڕاستە ئەمە 11 ڕاست ئەوەی تکیان بڵێن ینی کەمتر لە ئێمە بەڵام بڕات هەبی لێک دو یاری یەکسەر دیار دەکە احتیمالە بێنە ئاسی تو ئەتوش یەک بدۆڕێنی نەخێن ئێستەمە بەڵێ دو یاری یەکەم ئەگەر بەسەرکەوین ینی ببینەوە لەیان ئەو تەوان ئەمەلێکی زۆر دەبێت لەگەر ئێرانەگە تەعادلیشکەی ئەمەلێکی زۆر بەقوت دەبی. دکتۆر بۆ یەکەم بۆ دیە بە ینی دەتوانین بڵێنەوە بە ئاسان سیر دەکرێتن بۆەوەی کەواس ئەمەلی سەرکەوتنی بۆ دەتوانین پاڵاوتنی داهاتوو نەماوە واروە زۆرترین شکستیشی هەیە ڕەنگە یەکەم یاریشی ئەو یەکەم یاری ئەنجام دەدا دواتر ڕوبەڕووی ئەو دەبێتەوە ڕەنگە تووشی شکست بێتن ئەگەر غەڵەت نەبن بەرامبەر بەحرێن یاری هەیەیان ئێرانە ئەگە تووشی شکست بێتن ڕەنگە هەر هیچ ئومێدێکی وای نەمینێتن کەەوە یاریەکی باشتر بەرامبەر ئێوە بکاتن. هەموو ئەو قسانێکە دەکەی هەموو ئاراستەکە ئەوەیە ئەتوو عێراق بەست تۆزەگانی خۆی پیت کەوەک دەڵێن ینی سەر دەکەوین ئینشاءڵڵا ئومێدم ینی ئەمەلێکی زۆرم هەیە بۆ شتە و ئینشاءڵڵا سەریش دەکەوین کەم مستحقی بەو شتە بەڕاستی. ڕاستە کاکتۆر ئەگەر باسی بابەتێکی تر بکەین ئێشار بۆ هەڵبژاردەی عێراق ماوەیەک پێش ئێستا تیرۆپشتی جامی عەرەب ڕاکێشە لە وڵاتی قەتەر وا بڕیارە 11 هەر ئەمساڵ یاریەکانی دەست پێ بکاتن. عێراق دەتوانین بڵین لە کۆمەڵەیەکی دەتوانین بڵین تاو خەلیجی عەرەبیە بەهۆی ئەوەی کەوا ڕوبەڕووی قەتەری میواندار دەبێتەوە وەروە دوو یاریەکەی تری پاڵاوتنیش لە سۆماڵ و عومانیەکیان کە ئەگەری عومان زیاترەوە کوێت و بەحرێنیش
جارێشتر هەڵبژاردەکانی خەلیجی عەرەبی لەو کۆمەڵێدان چی تێ لەسەر ئەو یاریانەوە ئەم جامەش دەتوانین بڵێن دوای یەکلابوونەوەی ئەوەی کە عێراق دەگاتە قۆناغی داهاتوو بۆ پاڵاوتنی جامی جیهانی ئەم یاریانەش ئەهەمیەتێکی گرنگی دەبێت ئەگەر بێت و عێراق سەرکەوی بۆ جامی جیهانی لە یاریگاکانی جامی جیهانی یاری بکاتن. جامی جیهانیەکی بچووکە، جامی عەرەب جامی جیهانیی بچووکە بەڕاست پێ بڵام بۆ عێراق بۆ هەموو وڵاتەکان یعنی بڵێم تێستەکە بۆ تەنزیمی ئەو بتوڵەیەش بۆ ئەوەی لە کاس العالم لە قەتەر سەرکەوتوتر بی زیاتر احتیمامیان بە خەلیج نەدا بەڕاستی چکە خۆزانانی خەلیج معتەرەف نییە لە فیفا بەڵام خۆشیەکەی ئەوەیە جامی عەرەب ئەو جارە کە معتەرەفە لە فیفا يعني فيفا يعني ئەوەیە کە احتیمامێکی زۆر پێدا و ئیڤانتینۆ کە هاتەوە خطابەکەی خۆی لە تیر و پشکەکە يعني احتیمامێکی زۆر ئەوەی هەیە و عێراق لە مەجموعەکی بەقووەتە بەڕاستی يعني تو ڕاستە ینی ئەو مەجموعە یەکەم و دووەم و کە تەثبیت کران و کە لە ئەوەی یەکەم جار عێراق لەگەر قەتەر دەرچوو ئەوان تریش کە یاری دەکەن بەسەر دەکەونەوان لەگەڵیان احتیمالە تا ڕادەیەک ینی عێراق لۆ مەرحەلەیە کەم و دووەمیش بەسەرکەوی ینی تەوقعم وایە وەڵام خۆت دەزانی وەکو منتەخەبی مەسر و تونس و جەزائیر ئەوانە ینی بەڕاستی ئەوانی ئەفریقی فەریقانی ئەفریقی زۆر لەمە بەقووەترن بەڵام یاریشە هەموو شتێک دەبیتن. ڕاستە دکتۆر ئەگەر بینە سەر بابەتێشتری تۆپی عێراق ئەویش خولی نایبی عێراق دوای ئەوەی دەست بەکار بوون دەتوانین بڵێن خولی نایبی عێراق تووشی کێشەی زۆر هات سەرەتای کۆڕۆنا بوو وەستان و دواتر هەڵوەشان و جارێشتر بەڕێوە چوون و یعنی دەتوانین بڵێن تووشی زۆر ئوموری مزعیج هات بۆ ئێوە بەڵام بەڕێوەچوونی وەرزی نوێ دەتوانین بڵێن بە شێوازێکی ڕێکوپێک کە لە ساڵانی ڕابردوو ئەم شتە نەبووە بەبێ وەستان بەبێ ئەگەر یاریەکانی جامی خولیانە پاڵانەکانی ئاسیا لەسەر یەک نەبە توانین بڵین ئەو یاری ئەو یانەکانی شۆرتە و قۆجێ ئانەش دوانە خراپانە ینی کەمترین یاری دواخرا و کەمترین تەجیل بوون دەتوانین بڵین بە شێوازێکی ڕێکوپێک هەتا ئەم قۆناغە هاتووە چی تێ لەسەر خولی نایبی عێراق؟ خولی نایبی عێراق بەڕاستی پێدەم دەتوانم بڵێم نمونەی هەموو خولەکانی عێراق کە پێشتر کرا ڕێزم هەیە بۆوانی پێشتر چکە نەکتانەکە لە ئەوانی کە پێشتر نەک ینی ئەوانی کە بیدایەتیشیان لە نەوەتەکانیش لە بەڵام شتێکی لێرە بە زوروفێکی زۆر ناخۆشی شمان کرد و ئێمە متأکید بوون کە ببتە دەبتە کەرنتین دەبتە منع و تەجەول و شتانە بەڵام ئەمە کە دەستی پێگوتیان کەرنتین زۆربەی زۆری یانەکان گوتەوە ئەو دەوری فەشەلینە بەڵام ئێمە یەکسەر چوونە لای سەرۆک وەزیرانی عێراق مستەفا کاظمی کە ئیستیتنایەکمان هێنا بۆ هەموو نایانەکان ئەو بوو دەوری ڕاوەنەستا ئەو بوو چەند مناسبێکی دینی هەبوو گوتیان دەبێت تەجیلمان نەکە گوتما ئەو یاری لە کەربەلای بینە و لاتر یعنی بە هیچ شێوەیەک هەموو شتێکمان لێگرتن لەبەر ئەوەی خۆشێکی لەوەی کە ڕای نەگیری ئەتو هەر مەلەل دەتگری لە ئاخری دوور درێژترین دەوری لە عالەمی عێراقیە یعنی مەلەل دەتگری جاری وەمانی دەوان لە بیرمە 2014 بەرنامەیەکم لەگەڵ ژیلوان حەمەد کرد پێم وتم یەک وەرزی تۆپی عێراق ساڵێک زیاتری پێدەچێت چەندی پرسیارەکەم بۆ دووبارە کردو تێنەگەی لە هیچ شتێک لە هیچ وڵاتێک ئەو شتە نییە ینی الحمد لله يعني اما يعني موفق من لوشتا وكو دزاني يعني لجنه مسابقات براسي دورة بالاي هبوا واندامك خوشمان ككرده مامس السيوان براسي دورة بالاي لو موضوعه يعني بلين داينامو او شيء همو يعني من لنزيك اقداري وانا زيادر راسي ما استراتيجي يجتوبي عراضات نين بلام لجنه كان اختصاص خوينا ئەو بوو یعنی ئێستا خۆشحاڵیە ئەو قسەش دەکەم ینی سەربەرزێش بۆ ئێمە کە ئێستا 6 خول پێکەوە بەڕێوە دەچی لە عێراق ئەوە لە ممتاز بگرە دەرەجەیەک بگرە لە کاس بگرە لە خولی لاوانە تازە پێگەوشتانە زۆر ساڵاتی ئافرەتانی زیاتر ینی تەوامان کرد ئەوی مکشوفەی ئافرەتان ساڵاتی پیاوان ئێستا و ساڵاتیشەوە لە نەجەفە معسکەری خۆی تەواو کرد ئەویش دەرفەتێکی لەگە تایلەند دەگە یاری بکە گەباتەوە ینی ئەمەلێکی زۆر باشی هەیە
بەسەرکەوی بۆ کاس العالم ڕاست يعني ئەوی لە ساڵاتی کوڕان ئێستەوە معسکەرەکەیانتەوە کە لە نەجەف وا. یعنی بە هەموو شێوەیەک تەوحیدی جرگەکانیان کرا مارکەیەکی مەتەرەن لە سینگیدا دەنێتن یان مارکە کە شەرمی لێ ناکێت و کە ناوی هەڵبژاردەی عێراقا ڕێزمێ لەو مارکان کرد بەڵام ئەتو شتێک لایقی ئەو عێراقەبی ڕاست کە دەچێت دەرەوە وڵاتەکان کە چی لە تو کەمتر نییە کاکە چی لە تو زیاتر نیە ئەوان چنە مەقسەد لە چ دێ با ئەمەش بە پێشکەوین ئەو بوو لێژنەی تەسویق سەرۆکی ئەو لێژنە بووم ئەو کۆنتراکتە ئەو عەقدانەمان کە کرد بۆ ئەوەی ئەمە ئیدی پێویستمان بە حکومەت نەبی بەڕاستی یعنی ئەم دایمەن داوام لە هەموویانەکانیش دەکرد کاکە ئەو ئیشە بکەم باشترە سپۆنسەری بۆ خۆتان بین ئەوە بوو ئەوەی قووە جەویە بۆ بزانیم لەگە کۆڕک بوو پێشماوەکی تر لەگەر ئەدیدایس حقتشکیان کرد ینی ئەو شتێکی زۆر باشە تەسویقی خۆت بکە پارێکیش ئینکەمێکی باش لۆ دێ جلو بەرگەکی جوانە دکتۆر یاسای نوێی یانەوەرشەکان ئەگەر لە پەرلەمانی عێراق دەنجی لەسەر بدرێەوە بکرێتن یەک لە خاڵەکان ئەوەیەکەوە هەر کۆمپانیایەک لە یانەوەرشەکان بێتە پێش بۆ یارمەتی بداتن حکوومەتیش لە باز لێی خۆش دەبێت کەمە خاڵێکی گرینگە ینی هەموو یانەکان بیر لەوە بکەنەوە تەشجیعێکی زۆر باشە پشتگیری زۆر شتێکی باشە ڕاست بەڵام هەوڕەکەمانەوە زۆر جانەوانی کە ڕاگەیان کارەکانی بەغدا دایمەن دێنی حراج دەکەن خۆ دەزانین کە پرسیاری حراجە بەڵام حراز نابینێمە ئەم دایمە دەڵێ کو چەند ساڵەتە ئەوە ئیشی هەندێک شتی عقود ینی سریە هەیە ئی خۆی بەڵام هەندێک شتێ ئەلانیش دەکەم بەڵام ئێمە بۆ ئەوەی نهاتینە گەندەڵێک لە ئیشەکە بکرێ یان ئەوە کڕی نەخێر بە هەموو ئەمانەتەوە ئیشەکەمان کردیە تەسویق ئەم دەڵێن دەتوانم ئەمە وەکو شەرارەکە ینی لە ئەوەی کە دەست پێ بکەین کە تەسویق بکرێت لەو انتەخەب ئیدی ئەمە هەتێستەیەک دینارمان لە حکومەتەوە نەگرتیە بە سەفەرکردنێت و بە جاری ئەخیری کە لەگەر ئۆزبەکس ئەو پارێمان هیچ وەرنەگرت بوو بەس مزە لەگە ئەم بڕۆیش بەس تەجیزاتی داما ئەو بوو چوینەوێ یاریەکەمان فرۆشتە بە نەقلکردن و ئەو شتانە و پارێکی باش بەوە مەسرفیشمان دەرچوو ئەوی لەسەر مزمامە پارێک بەڵام ینی مەقسەد دەبی بزانی چۆن تەسەڕوف بکەیت هیوادارم پاش ئێمە دەربچین ینی لیژنەی ینی خەڵکی پسپۆر بینە ناو ئیشە خەڵکی ئیش لە یەکی تۆپی عێراق بکە لە هەموو هەڵبژاردەکانی عێراقی ینی مەتەرەن لە فوتساڵتە لەوەیە ئێستاعنیە فوتساڵمان هەیە نەفسی جلو بەرگەکەیە یان تەوحیدە کرا لەو شتە جەلێم دەپرسن دایمە دەڵێن ئەم گوتستان دێن کاکە ئەمە ئەو کردمان ئێستا ئێمە ئەو شتەمان ئەنجام هەنگاوە گرنگەکەمان ئەی پاش ئێمە بۆ دەخت بۆ بستە پاش من باید 5 میلیۆن دلار ئیشم کرد ئەو فترەیە کە ئەوەی کاتیشن ئێمە با ئەوان بێن بابەت 50 میلیۆن ئیشکەن دلاری ینی شتێکی باشە ینی ئەرکێکی گەورە ینی حکومت با بمنی دعمەکت بکە پاڵ پشت بی ینی نەک بڵێ هەموو شتێکی لێوەگری ئەو بوو یەکی تۆپی عێراقی پێشتر هەر بزانە ئەو هەموو قەردەیان لەسەروانە ئەوانش کەتینە ئەو مەعمایە ینی بەدەستە خۆشیان نەبووە لە زروفێک ئیشیان کردی زروفەکە زۆر ناخۆش بوو ڕاستە دکتۆر بینە سەر خولی پلەیەکی عێراق ئەی ساڵانی ڕابردوو بە شێوازێکی ناڕۆک پێک دەڕۆی کەس نەیدەزانیکەوە چەندیانە بەشداری دەکات شێوازی بەڕێوە چوونی تا دو ساتەکان دیار نەبوو بەڵام ئەم ساڵ یانەکان لێک جیا کراوە ئەو پاڵاوتنەکان بە خێرایی ئەنجامدرا 28 هێشتراوە بۆ ئەوەیەوە لەو قۆناغا ڕکابەری سەرەوە بکەن سێ یانەیان بگاتە خولینە چی تێ لەسەر خولی پلەیەک خۆی پلەیەک ئەو نییە بڵێ سێ فەریق دوو بەسەرکەوە یەکیشان دووش بەسەگەن لەوانەیە شتی تر بکریانی ئەو قەرارەتە لۆ کاتی خۆی دەبدەن چکە بەڕاستی ئاراستەی یەشتۆپی عێراق کەمکردنەوەی یانەکانی دەرەجەی ممتاز بەرەو احتراف بڕواکە احترافش ڕۆیەت و پیسیانە زۆرە دائما لە 10 تا 12 تا 16 فەرێبی ئەو شتێکی زۆر باشە جەمالێتێکی دەداتەوە احتراف زیاتر دەبیتن و احتمام زیاتر پێ دەدێت دکتۆر زۆربەی ساڵەکانی ڕابردوو لەبەر ڕێژەی یانەکان لەوانەیە عێراق کەوتبێتەوە کێشە گەورەی بەهۆی ئەوەیەوە دەتوانین بڵێن پاڵاوانێتی خەلیج پاڵاوانێتی ڕۆژاوای ئاسیاوە پاڵاوانتی عەرەب یعنی زۆربەی پاڵاوانتیەکان کە بەڕێوە دەچێت جیاواز لە وڵاتەکانی تری ئەوروپا و ئەمریکا و ئەوانە پاڵاوانتی زیاتر لێرە بەڕێوە دەچێتن ئەمەش کاریگەی لەسەر وەستانی خولەکە و تاخیربوونی هەبوو بێتن بەڵێ ئەوەیە ئێستا من پێت بڵێم ئەوەی کە پەیڕەوی ناوخۆ کە پەسەند کرا لە فیفە و اتحادی ئاسیویش کە هاتن ئەو چاریش کە پەسەند کرا
کە بیستی یانەی ئەوەی کە دەبنە دەستەی گشتی یەکی تۆپی عێراق کە هەڵبژاردنەکە دەکرێت بیستیانەی ممتازیایە بیستی دەرەجەیەکە رابطەی حکام و مدربین و لاعبین ئەویش سەیە هەریەکەیان نوێنەرەکان هەیە لەگەڵ فوتساڵی ئافرەتان یەکەم و دووەم دەبتە هەیە عامە فوتساڵی کوڕان یەکەم و دووەم دەبتە هەیە عامە لەگەڵ شاتئی ئەوەی سەربەحچی بەڵێن لە کوردی ئەو شاتیە ئەویش دویان بەسە دەکەی کەواتە تقریبا و هەڵەبجەش ئیزافە کرا هەڵەبجە ئیزافە نەکرا کە پاش ئەوەی کە وەکو پارێزگاربوونی هەڵەبجە ئەو کاتی لە پەرلەمان ئقرار کرا دەتوانی ئیزافیکەنێ بڵێ اتحادێک فەرعی ئەمە ئەمرێکی مزبەقە یعنی ئەوە هەتاکو پەسەند بکرد لە پەرلەمان ئەو کاتی تۆماتیکیان دەبتە یەکێتی تۆپی هەڵەبجە بەغداشمان ئیزافە کرد تقریبا ئێستا 68 دەستەی گشتی هەیە. بەڵێ دکتۆر هاتە سەرپەیڕۆی ناوخۆ باسێک لێوە بکەین ماوەیەکی زۆر خۆت و دکتۆر شامل لێرەوە هەر لە هەولێر زۆر خەریکی نووسینەوەی پەیڕەوەکە بوون ناردنی بۆ فیفا و تەزبیت بوونی دەتوانین بڵێن قۆناغەکانی چۆن بوو گەیشتە چ قۆناغێک وەروە چۆن پەسەند کرا پەیڕۆی ناوخۆ خۆ دەزانین بە چەند قۆناغی ئەم دوور درێژە ناتوانم باس کەم ینی زۆر بەوردە لە لێژنێکمان پێکی ناوە لێژنەیە ڕئی زۆر سەیری داوەوەیدا ئێمە هاتیینە سەر و دوایە لەگەڵ لەگە فیفا لەگەر AFC مشتمڕمان بوو لە قسەکردن و ڕئیت کەمان وەردەگرت ئەومان دەکرد هەتا گەیشتنە خلاصەکی ئەو ئیشە ئەوە بوو وەکو باسکی لەگە دکتۆر شام بڵێ ئێمە هەموو ڕۆژ ئەو ئیشەمان هەبوو دکتۆر دەتوانین بڵێن ناکۆچی لە چ خاڵێک زیاتر ئەوە بووکەوە عەرقەلەی بۆ ئێوە زیاتر دروست فرە پۆستی زۆر دەوری هەبوو بەڵام ئێستا لەو ئاخیرەی دیارە دەستەی گشتی زۆر پەیداگرت لەسەرەوەی ببنە 13 ئەندام مەکتەبی تەنفیزی بەڵام ئەمە لە گەوانیا بووینە بەڕاستی بۆیە ئەمە کەممان کردوکردمانە بکردمانمە نۆ هەتاکو هیچ کەسیان بەشدار نەبن لە لێژنەکانی پسپۆرن یعنی من ئێستا لێژنەکان جیاواز بڵێ بچم لە بمە سەرۆکی لێژنەکە نەخێر ئەو کاتە مصداقیە نامنێت ئیشەکە ئەوانە پسپۆری خۆیانن خۆی مەکتەبی تەنفید ئەگە بێ تعریفکەی ئەتو استراتیژیەی هیچ تۆپی عێراق دادنێ ڕاست علاقی بە وردەکارینەوە هەلی تەخەسوس هەیە بەڕاستی بەڵام ئەوانەوە تێگەیشتینیان بە خۆ دەزانین تەقسیمی عێراقشە و ئەو لایەنێ ئەو لایەنێ و لایەنە شتانەیە ئەو فکرانیان هەیە بەڵام زۆر کەس بمە دەڵێ ئێوە چۆن خۆتان هەڵدەبژێن یا هەڵ نابژێن چی لێ دەچێت ئەمە پەیوەندیوان بە کەسیان نییە پاڵ پشتی کەسیش نابین بەڕاستی بەڵام وەکو کوردێک بەڵێ پێم خۆشە پێگەی کورد زیاتر بی ئەویستمە پرسیارە بکەم دکتۆر پێ دوایە لە هەڵبژاردننی داهاتوی عێراق پێگەی کورد چۆن دەبێتن ینی دەتوانین بڵێن کورد ئەو بوونەی دەمێنێتن لە ناو یەکێت تۆپی عێراق وەکو پێشتر سەرۆکی یەکێتەکەی هەبووە جێگری سەرۆکی و ئەندامی هەبووە توانین بڵێن ئەو پێگەکەی بۆ داهاتوو چۆن دەبێتن وەکو ڕێی خۆت ئەم بڕی من پێگەی کورد هەر دەمینێ ئەگە زیاد نەکرێت زیاتر بەڵام بڵێ پێگەی کورد بەبێ کورد ناکرێویشە ینی هەموو دەزانە واقعی عێراقەوە بەڵام ئێمە چامان لە زیاترە ینی نەک بڵێ ئەوەسە بوونە 13 ئەندام خۆ دەزانین تەقسیماتی عێراق کووە بەڵام پێگەی کورد ئینشاڵە زیاد دەکرێتن و زیاترش دەبێ ئەو بە خۆ دەزانین لە عبێ انتخابات یعنی ئیشی من نییە بەڕاستی بەڵام ئەوانی کە بەرپرسی وەرزشین لە هەرێمی کوردستان پێم خۆشە لەو سێ شارە گەورەی کوردستان کە سلێمانیە و دهۆکە و هەولێرە یەک دەست بن یەک هەڵوێز بن دەتوانن بەڵێ پێگەی خۆیان زیاترکەن لە هیچ تۆپی عێراق دێنە سەر ئەوەی تریش بەڵام دەمێ باسی خولی لاوانیش بکەیت خولی لاوان لەسەر ئاستینایە عێراق ماوەیەکی یەکجار زۆرە ئەو خولە بەڕێوەنە چوە دەتوانین بڵێن ساڵانەش عێراق لە فیاد عمری لە کێشەی لەوە هەبوو دەستنیشانکردنی یاریزان یاخود پێگەیاندنی یاریزان لە فیاد عمریەوە بۆ تیپی یەکەم چۆن ئەو بڕیارە قورسەتاندا پاش ئەوەندە ساڵەکە هیچ پاڵانتێک بۆڕێنە چوو ئەم ساڵ خولی لاوان شان بەشانی خولینایە بەڕێوە بچێتن بەڵێ سەبارەت بە خولی لاوان تازە پێگەیشتوانیش بەڕاستی ئەم دەتوانم بڵێن ئەوە بناغی تۆپی پێ عێراقە ڕاست ئەوان لە تۆپی بواری لە تۆپی پێ ئیشیان کردیە یان ئیش دەکەن ئەوانی ئەکادیمینان غیر ئەکادیمین هەموو دەزانن کە ئەتوو بناغی
تۆپی پێ ئەوەیە ئەو بەڕامانێ ئەو فئاتی عمریە کە احتیمامت پێدا ئێستا ئەکادمیانە دەبینین لە هەولێرە لە شارەکانی ترە بەڕاستی دڵخۆشکەر ئەو شتە یعنی بناغەکە دانایە پێویستت بە ئەوە نییە لاعبی یاریزانێک بینم کە زۆر ڕاست یعنی دروست بێتم بین بس بە پارە یاری پێ بکەم نەخێر ئەو بەڕاستی دەبی فێرە زۆر شتیان بکەن ئەو جیلێکە لە پاشەوەی دێتن ئەو بوو ئەو قرارە بەڕاستی زەحمەتیش بۆ قرارماندا تەحەدایەکیش بوو زۆر کەس دەیانگو ناتوانن ئەوەش بکەن بەڵام کردمان یانەکان زۆربەی زۆریان ناوی بکرێ و میکمان پارەمان بڵێ پرسی دارایی زیاتر هاتن ئەو مۆزۆ ئێمە گوتمە کاکامە تەحملی مەسروف دەکەین بەڵام فەریق خۆتاندانێ ئەو بوو بە خۆشحاڵی و باش بالحەمدە مەجموعەکی باش و وێستە دەبین بەڕاستی دەوریەکی زۆر مرتب و جوانە و دەتوانم بڵێم یاریزانی زۆر لێ هاتووی لێ پێیا بووە ڕاستە دکتۆر مستەقبلێکی زۆر باشیان هەیە ڕاستە ساڵانی ڕابردوو دەتوانین بڵێن ئەگەر لێرە بەهۆی ئەوەی کەوایانی هەولێریانی زاخۆ بەشدارن کێشەی زۆر دەبوون لە ڕووی پێگەیاندنی یاریزان بەڵام یەک یاری ئەنجامدانی ئەو تیپە لە شارێکی وەکو بەغدا وەکو میسان دەتوانین بڵێن وەکو یەک وەرز لە خولێک یاری کرده بێتن ینی چاوکرانەوەی بۆ دەبێتن دەرەوە دەبینێ ئەو تیپانەی تر دەبینێتن ینی ئەزمونێکی باشی لێ وەردەگرێتن وەک باس کرد لە قسەکانت بارەدارایەکەتان لە ئەستۆگرت ئەوە چۆن بوو ینی ئەگەر بڵێن ئەو قورسایە لەسەر نادەکان لاکەوت کە تەسە ئێوە ئەو خاڵیان ئەگەر تۆزێک بەڕوونتر باسکە ئەو بارەدارایەکە ئەم لەسەر گوتیان ئێمە نیمانە گوتمە کاکە بەس ئەوەی کە تیپەکی دانێن یا دەربی باشیان هەبی ئەویان هەبیان احتمام بە مۆزوع بدەن زیاتر ئێمە بۆ هاتوچووتان و سەفەرکردنتان و حەکەم ئەوانە بەخۆ دەزانی ئەو هەموو لەسەر ئەرکیومە دەبیتن بەس ئێوە بەشدار بن ئیهمالی مەکەن ئەو بوو ینی بەتوندیش بەڕاستی یانەوەمان کرد هەنگاوێکی زۆر گرنگ بوو ئەوەش وەکو بناغەکە بەڕاستی زۆر خەڵکیش دەستخۆشی لێکردن لەو شتە وەکو دەبین ئێستا دەرەجەیەک نادی دەرەجەیەک وا یاری دەکا هەر هەمووی دەلێ بۆ نایگوازنەوە گواستنەوەندەك بخۆزای مەساریفە ئەوە ناتانین بەڵام چەند یاریەکە من ئامادە بوومە بەڕاستی دڵخۆشکەرە یعنی ئەو ڕکابەریەی لە بینی دەرەجەیەک هەیە بە قورعان لە ممتاز جاری بە خۆشترە بەس بەڵام بڕۆ لە فیاتی عمری بڕۆ لە لاوان یعنی کە چاوت بەو گەنجە جوانانە دەکەوی ئەو یاریە دەکەن ئەو مستەوای جوانیان هەیە معناتە قاعدەکی جوان کرایە کەواتە ئەو ئەوانە ڕاست دەکەم بەهۆی چەند یاریەک لێ ئامادە بووم لە خودیان ینی تام چێژ لە یاریەکان دەبینی بەڕاستی ئەو یاریزانانە تموعێکی گەوریان هەیەکەوە لایەنەکانی خولینایە لە 2023 وە بزانم جارێک پێش 2023 خولەکی واکراویش نازم چەند یان یەک مەرحەلەکی بەسیط بوو هەر ئەوەندە بەس وەکو پیشاندانێک بەڵام ئەوە نییە بڵێن وەڵا من خولی لاوانم کردیە نەخێر ئەم قاعدەی دروست دەکەم با بڕۆن ناو خولەکە با خۆ پیشاندن احتکاک بکەن ئەو یاریزانە بەو عمرە چای بکرێتەوە بڕوات هەبی تەسەوڕ دەکەم ئەگەر ئەو یاریزانانە ئێستای کوردستان کە ئیزاخ و کەواوایی هەولێرەوانە دەبینیم دووەک یعنی لە سلێمانیش قاعدەکی باشیاندان هەیە بڕواتە بی چەند ساڵێکی تر دەتانی لاعبی ئێرە بدێ منتەخەب هەڵبژاردەی عێراق زۆربەی کورد بەشداری دەکرێتن خۆی فەرقی نییە پێت بڵێم بەڵام دڵخۆشکەرە شتەکە یان جەبینی جاری وە لە بەسڕا دەبینی یاریزانێکی بەسراوی لەوەی بەسڕ هەموو کێ دەڵێ ئبن البەسڕە یعنی کە ئیسم فەخری پێ دەکا ئێمەش هەر کوردێک لە بەشداربی لە یعنی خۆی بگەینتەوە ئاستی هەڵبژاردەی عێراق بەڕاستی تشتێکی دڵخۆشکەرە و ئەمە شانازی پێ دەکەین دکتۆر کۆتا پرسیارم لەوە دەبێتن ماوەی کارکردنی ئێوە لە وەکو دەستەیە تاکەی دەبێتن و دەوری تەسلیمەکەتان چۆن دەبێتن کەی هەڵبژاردن ئەنجام دەدرێت بۆ ئەندامانی نوێیەچێتەوە پێ عێراق وە چۆن ئەو ئەرکیان تەسمیل دەکەنەوە کە ئەوانیش درێژە پێدەری کارەکانی ئەو نووە بەرەو پێشتری بن هەرچەندە پێش کۆتایی هاتنیم باسیەوە بکەمکەوە وەکو تاکە کوردێک کە لە ئەو دەستەیە ینی ڕەنگە ئەمە شانازی پێ بکەین دەستخۆش لێ بکەینکەوە کارەکان بۆ شێوە بەڕێوە چوو بێتن زۆر سپاس بەوەستێت بەڵام بەبەر سەر بابەت بە ینی کەی تەواو دەبین ئەوە بوو ئێمە
کۆنتراکتی کەممان 6 مانگ بوو پاش ئەوەی کە قوڕعی ممتازمان دەست پێ کرد هەر ئەو ڕۆژە کۆنتراکتی ئێمە هات بۆ دەزانێ ئێمە داوا ناکەین ئەمە وەکو ڕاویشکارین لە فیفا یعنی مۆزەفی فیفای نامە بڕاستی ئەو کات پێمان دەڵێ بمنیانە من بەڵام ئەمە هەموو مانگ تەقاریری خۆمان بۆیان بەرز دەکەینەوە کە چ بگرێ باشە کۆ چۆن هاوکاریشمان بکەن ئەو بە پاشەوەی 9 مانگیان بۆ تەمدیدکردین ئەویش هەتا 36 ئێستا مانگی 6 و جەدوەلێکیان بۆ دانان ینی سکێجوەلێک بوو کە چاری چار پەسەندکردنی پەیڕەوی ناوخۆیە ئەو بوو دەستەی گشتی کە هات لە بەغدا چاری چار بە حزوری نوێنەری فیفا و AFC کە ئەو پەیڕە پرۆگرامە پەسەند کرا پاشەوەی بەرنامەی دووەممان C5 ئەو بۆمان دانراوە C5 دەبی هەڵبژاردننی یەکێتیەکانی تۆپی لقەکانی عفوان لقی ینی پارێزگاکان کە 17 پارێزگایە 17 یەکێتیە لە پاش ئەو کە تەواو دەبین ئەتوو وەکو دەستەیەکی گشتی تقریبا نەتەواو دەورێکش تەواو بیتن C6 دەبی ینی هەڵبژاردننی سەرەکی ینی یەکی تۆپی عێراق دەکەین ئەو کاتە ئێمە کە دەستەی نوێ هات ئێمە ئەو کاتە ئەمە هیچ ئەوکمان نامێنێتن و دەستخۆشیشی هەر کەسێک دەکەین بێتە ناو ئەو مۆزوعە و پێما خۆش هەر شتێکمان کردیان شتێکی باشتریش هەنەبی ئەوان ئەنجامی دێنە پاشەوە دکتۆر لە کۆتایی ئەگەر شتێکت ما بێ من باسم نەکردوێ پرسیارێک نەدرکا مەسەریان نەپژاو مەسەریکەوە باسی بکەم حەزەکەم باسیەوە بکەی لە ماوەی کارکردنتان بەخوا من خۆ دەزانێ ئەو فترەی کە بە زۆر هاتچوم لەگەر بەسڕە و بەغدا و ئەوانە ینی سەیری حکومەتم کرد حکومەتی عێراق زۆر بایەخی بە یاریگایی نێودەوڵەتیدایە و خۆتان نظامم لە زۆر لە تەلەڤیزیۆن لەرەسی بەڵام پێم خۆشە ینی داوا لە حکومەتیش دەکەم لەبەر پرسانی وەرزشی هەرێمی کوردستان دەکەم کە بایەخ بە یاریگای نێودەوڵەتی بدەن چونکە بەڕاستی سیمای شارە ینی ئێستا لە سلێمانی دا یان ناتانم بڵێم لە هەر سێ شارەکە بزات دەبی هەولێر زۆر احتمام پێ بدرێت چکە پایتەختە هەر هەمومان دەبی احتمام پێ بدەین اینجا شارەکانی تریش وەبی چاوی خەڵک لە دنیا هەموو چاوی لە هەولێرە لە سلێمانی ئەو ئەمنیەتە لێرە هەیە ئەو فەنادقە و ئەو سیاحەتە لێرە هەیە بەڕاستی هەر هەمووی چاوی لە هەولێرە بەڕاستی دائیمەن کە دەچمە دەرەوە دەڵێن هەولێر ئەوهایان ینی مەدحی زۆر دەکەن ئەمنیەتیان ئەویان بەڵام لە ڕووی ژێرخانی وەرزشی نەخێر ئەمە زعیفین لەو شتا یاریگای شێت فەرەنس و حەریری هەمومان دەزانی شێت فەرەنس و حەریری چۆن دروستی کرد ئەوەی بەڕاستی ئێمە شانازی پێ دەکەین مەلعەبێکی وامانەیە بەڵام بچێت دەرەوە سەیری بە مەلعەبێکی بکەین نەخێر ینی زۆر لەوە گەورەترمان پێویستە بەڵام هەرچی نەبی یاریگایەکی نێودەوڵەتیمان هەبی کە سیمای ئەو شارەش بیتن ئەمە سبەی دوێمە شانازی پێوە بکەین چەند قاعات بکرێ بۆ یاریکانێک تر ینی قاعاتی مۆڵق نییە هەتا ئێستا لێرە لە هەولێر چەند بطوڵات هەیە دێتە ئێرە هەر لە کۆلێژی پەروەردەی وەرزشی کە ئەویش دائیمەن بڵێن دەرسەکان ڕادەگەین لەبەر ئەوەی بطوڵات بڕاتن بەس ئیشاهی وادارم پارێزگاری هەولێر و حکومەتی هەرێمی کوردستان و بەرپرسانی وەرزشی هەرێمی کوردستان بایەخ بۆ شتە بدەن ژێرخانەیەکی باش بکرێتە نێرە ئینشاڵڵا داهوت لە داهاتوودا ینی بطوڵاتی زۆر گەورەتر بێتە ئێرە دەستخۆش دکتۆر لە کۆتاییەکەی ئاماژەت بە خاڵێکی گرنگدا کە تەنها ئەو خاڵە لەوانەیە چەندین بەرنامەی پێویست بێ بۆی باس لێوە بکرێت بەهۆی ئەوەی کە چەندین ساڵ لە ژێرخانی وەرزشی لە هەرێمی کوردستان کاری لەسەر نەکراوە دەتوانین بڵێن پارێزگاکانی تری عێراق ناوەڕاست و باشووری عێراق زیاتر کاریان لەسەرەوە کردووە و ئەگەر پێشتر باز لەوە دەکرا وەرزشی هەرێمی کوردستان ینی بەرەو پێش چوونە و لە چاو عێراق باشترە بەڵام ئێستا زۆر فەرقەکە جیاوازێکی گەورەی بەخۆیەوە بینیوە سوپاس دەکەین کاکتۆر بۆ ئامادەبوونت بۆ ئەو دەرفەتەی کە بەێمەدا بە هیوای سەرکەوتن لە کارەکانی داهاتوت و لە ئەزمونەکان و سپاس دەکەین بینەرانی خۆشەویست و عزیز گەیشتینە وێزگەی کۆتایی بەرنامەکەمان و هیوادارین لە بەرنامەیەشتر لە دیدارێش تایبەتتر پێتان بگەینەوە تا دیدارێشتر خواتان لەگەڵ